وەک دەزانن دوێنێ شەو جارێکی تر هێرشی فڕۆکە شەڕکەرەکانی دەوڵەتی تورکیا بەسەر پەرشتی ئەردۆغان سەردەستەی چەتەکانی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاوپەیمانی داعش جارێکی تر بۆ سەر زۆر شوێنی ڕۆژئاوا و باشووری کوردستان بە تایبەتی مەخمور و شەنگال و دێرگ لە ڕۆژئاوای کوردستان دەستی پێکردەوە. دەمانەوێت لێرە بەیاننامە و هەڵوێستی تەفگەری ئازادیتان بۆ بخوێنینەوە بۆ ئیدانەکردنی ئەو کارە قێزەون و لەشکرکێشیەی پیلانی فاشیزمی ئەکەپە و مەهەپە لەسەر تەواوی گەلەکەمان لە هەر بەشێکی کوردستان. داگیرکاری و پەلامارە خوێناویەکانی ئەردۆغان بوەستێنن. شەوی 1/2/2022 دیسان بووینەوە بە شاهیدی دوژمنایەتیەکی تری دەوڵەتی فاشیستی تورکیای داگیرکرد. لە کاتێکدا چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر تەنگەشەکانی رووسیا ئۆکرانیا سەرقاڵ بووە کە چی نابینن و نابیستن کە تورکیای فاشیزمی ئەکەپە و ئەردۆغانی خوێنڕێژ بە هەموو هۆڤێتی و درندایەتی خۆیەوە هێرشی وەحشیانە دەکاتە سەر شەنگالی ڕزگاربوو لە دەستی کۆمەڵکوژی و جینۆسایدی چەتەکانی داعش. هەر لە هەمان کاتدا هێرش دەکاتە سەر کەمپی دانپێدانراوی پەنابەرانی کوردانی باکووری وڵات کە لە دەستی سیاسەتی قڕکردن و کۆمەڵکوژکردنی تورکیا هەڵهاتوون و لەژێر چاودێرینەتەوەی گرتووەکاندان. هەروەها فاشیزمی ئەکەپە مەهەبە بە هەمان هۆڤێتی و هەمان شەو هێرش دەکاتە سەر شارۆچکەی دێرکی ڕۆژئاوای کوردستان و هاوڵاتیانی سڤیل دەکاتە ئامانج و ڕایگشتی جیهانیش بە تەنگەشەیەک سەرقاڵە و سەرخۆش کراوە کە هێشتا ڕووی نەداوە. ئەمە سەلمێنەری ئەوەیە کە دەوڵەتی داگیرکەر و فاشیزمی تورکیا ئیرادەی ئازادی کورد لە هیچ شوێنێک پەسەند ناکات. ئەم هێرشانە یەکەم جار نییە ڕوودەدەن. لە سایەی سیاسەتی لاڵانەوەی دەوڵەتی عێراق و کۆیلایەتی بە کرێگیراونەی خۆیەکاندا ئەم هێرشانە دوایین جاریش نابێت، بەڵکو بەردەوامیان دەبێت. بۆیە ئێمە ڕوومان لە خەڵکی بە شەرەفی کوردستان، ڕوومان لە ڕای گشتی جیهان و ئازادی خوازانە. پێویستە بە زووترین کات سنوور بۆ فاشیزم و ڕەگەزپەرستی ئەردۆغان دابنرێت. دواهەمین تیرۆر و پیلانگێری شکست خواردووی دوژمنان لە شاری حەسەکەی ڕۆژئاوای کوردستاندا لە ڕووداوی زیندانیانی غوێراندا لە سەردەستی شەڕبانانی ئازادی گەلەکەمان بینرا. زۆر کەس و لایەنی سیاسی چاویان بەو سەرکەوتنەی ئیرادەی ئازادی گەلەکەمان هەڵنایەت. نەک هەر ئەوە بگرەبوونەتە بەشێک لە پیلانگێریەکان و لایەنگیریان بۆ کۆمەڵکوژی و جینۆسایدەکانی تورکیا بەرامبەر بە ئیرادەی ئازادی گەلی کورد. لایەنی نێودەوڵەتیش هەن کە وەک دۆست خۆیان نیشان دەدەن، بەڵام لە هەمان کاتدا چەکی نوێ و پێشکەوتن دەدەن بە تورکیا بۆ ئەوەی کۆمەڵکوژی نوێ پێ ئەنجام بدات. ئێمە لە تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان بە توندترین شێوە ئیدانەی ئەو کۆمەڵکوژی و هێرش و تۆقاندنانەی دەوڵەتی داگیرکەری تورکیا دەکەین کە ڕۆژانە لێرە و لێوێ بە هاوکاری هێڵی خیانەت و بە کرێگیراوی ناوخۆیی و پشتگیری نێودەوڵەتی ئەنجامیان دەدات. پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی گەلەکەمان دەکەین لە مەخمور و شەنگال و ڕۆژئاوای کوردستان و لە هەر لە دێرکەوە هەتا حەسەکە. وێڕای ئیدانەکردن ئێمە وەک تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان بانگەواز دەکەین لە دەوڵەتی عێراق و دەسەڵاتی هەرێمی کوردستان کە هەڵوێستێکی جددی نیشان بدەن و سنوورێک بۆ هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا دابنێن. ئەگەر نا بە بێدەنگبوونیان دەبن بە بەشێک لە سیاسەتی دەوڵەتی تورکیا بۆ قڕکردن و لەناوبردنی گەلی کورد. هەروەها ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بە بەرپرسیار ئەبینن لە دۆخی پاراستنی کەمپی پەنابەرانی مەخمور کە لەژێر چاودێری نەتەوەی گرتوەکاندا دروست بووە. سەرەڕای ئەوەی کۆمەڵگەی ئێزیدی لە شەنگال کە هێشتا برین لە جەستەی دەچۆڕێت
بەڵام تورکیا بە بەردەوامی هێرش دەکاتە سەریان و دەخوازێ ڕوبەڕووی فەرمانێکی تریان بکاتەوە بۆیە تەواوی کۆمەلگەی نێودەوڵەتی شەرمەزارن لە نەپاراستنیان بێدەنگبوونی ئەوانیش پەسەندکردنی ئەو جینۆساید و کۆمەڵکوژیەیە کە لەلایەن دەوڵەتی فاشیزمی تورکیا و چەتەکانی داعەشەوە بەرامبەر بە کۆمەلگای ئێزیدی ئەنجام دەدرێت هەروەها ناساندنی ئیرادەی ئازادی گەلی کورد پەسەند ناکەن تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان دەستەی بەڕێوەبەرایەتی 2/2/2022 وەک ئەزانرێ شەوی ڕابردوو دەوڵەتی داگیرکەری تورکیا بە فڕۆکە جەنگیەکانی هێرشی کرە سەر شەنگال سەر مەخمور سەر دێرگ لە ڕۆژاوای کوردستان بەو هۆکارەوە ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان و وەکو ژنان لە باشووری کوردستان ئەو هێرشە داگیرکاریانە کۆمەڵکوژیانە هەموو شەرمەزارەکەین چکە ئەو داگیرکاری بۆمبارانکردانە بەردەوامی ئەو داگیرکاریانەیە کە داعش بە هەموو هێزەکەیەوە لە مەخمور لە شەنگال لە ڕۆژاوای کوردستان و لە هەموو شوێنێک ئەوێت هێرش و داگیرکاری و کۆمەڵکوژی بکە لەبەرەوە ئەردۆغان بەو شێوازە هەمان ڕێچکەی داعشی هەیە بە هەمان ئەقلێت و زهنەوە ئەو هێرش و داگیرکاریانە و کۆمەڵکوژیانە ئەکات لەبەرەوە ئێمە وەکو ژنان ئەو هەڵوێستانە ئەو داگیرکاریانە ئەو بردومان و کۆمەڵکوژیانە شەرمەزارەکەین و داوا لە وڵاتانی زلهێز و وڵاتانی بەناو ئازادی و دیموکراتی و مافی مرۆڤەکەین کە چاوەکانیان بکەنەوە گوێیەکانیان بکەنەوە دەمەکانیان بکەنەوە لەو ئاستەی کە دایان خستۆ بەرامبەر گەلی کورد کە هەمیشە کۆمەڵکوژ کراوە و کۆمەڵکوژەکرێ لەبەرەوە پێویستە ئەگەر باز لە ئازادی و مافی مرۆڤ و ئاشتی و دیموکراتی ئەکەن بزانن کە گەلی کوردیش مرۆڤە وەکو ئەوان کە ئەوان چۆن باز لە ئازادی و مافی مرۆڤەکەن لەبەرەوە هەڵوێستی ئەوانی شەرمەزارەکەم کە هەتا ئێستا بێدەنگن چاویان گرتووە لەو ئاستە لەبەرەوە لایەنە کوردیەکانیش پێویستە هەڵوێستی خۆیان هەبێت بێدەنگ نەبن ئەو خیانەتانە قبول نەکەن ڕێگای خیانەت بەردەن و بێنە هەڵوێست و ڕێگا و ڕێچکەی نیشتیمان پەروەری و دەوڵەتی عێراقیش پێویستە سەروەری خاکی خۆی بپارێزێت و قبولی نەکا لە دەوڵەتی تورکیا کە بەو شێوازە هێرش بکاتە سەر ئەو شوێنانەی کە بە خاکی عێراق هەژمارەکرێت بە باشووری کوردستانیشەوە کە خۆی بە حکومەتی مەرکەزی ئەزانێت و بەوەی ئەزانێکە لە باشووری کوردستانیش بەڕێوەبەرایەتی ئەکا لەبەرەوە پێویستە هەموو لایە گەلی کورد لایەنە سیاسیەکان ژنان بە تایبەتی خاوەن لە گەلی خۆیان دەرکەون لە شەنگال و لە مەخمور و لە ڕۆژاوای کوردستان وەگە زانرێ پێش ئێستا کە داعش هێرشی کردە سەر حەسەکە و زیندانەکانی شکان دەوڵەتی تورکیا ئەردۆغان کە هێز و چەک و تەقەمەنی بۆ ناردن بۆ ئەوەی کە داگیرکاری کۆمەڵکوژی تر بکەن بەڵام بە هەموو هەڵوێستی ڕۆڵەکانی گەلەکەمان ئەو هێرشانە تێک شکێنران لەبەرەوە ئێستا ئەوێ دەستکەوتێکی دەستکەوێ بەو هێرشانەی کە ئەیکاتە سەر گەلەکەمان لەبەرەوە دووبارە ئەو هێرشانە شەرمەزارەکەین پێویستە هەمومان بێدەنگ نەبین و هەڵوێستمان هەبێت لەو لایەنەوە سوپاس.